لە بنەڕەتدا ئەم پرۆژەیە مۆڵەتی وەبەرهێنانی هەبووە کە 1400 خانوو بێت، بەڵام ژمارەیە کەساتی و ڕێکخراوی کۆمەڵی مەدەنی ڕخنەی تونند ئاراستەی بەرپرسانی پرۆژەی چەرمۆستی دەکەن لە چەمچەماڵ کە لە ساڵی 2008 لەلایەن کۆمپانیای بەڕێزەوە دروست کراوە. ئەوان دەڵێن کۆمپانیاکە دەستکاری ماستەرپلانی پرۆژەکەی کردووە و لە جێگەی جێبەجێکردنی خزمەتگوزاریەکان زیاتر لە 400 یەکەی دیکەی نیشتەجێبوونی دروست کردووە. دیارە پرۆژەی چەرموستی لە ساڵی 2008 کە لەلایەن کۆمپانیای بەڕێزەوە دروست کراوە، ئێستا 1445 خێزانی تێدایە کە نزیکەی 7000 خەڵکەکەن لە دانیشتوانی چەمچەماڵ. ئەم پرۆژەیە چەندین کەموکوڕیتایە، کەموکوڕەکان لەوە دەستپێکەن لە بنەڕەتدا ئەم پرۆژەیە مۆڵەتی وەبەرهێنانی هەبووە کە 1400 خانوو بێت، بەڵام کۆمپانیاکە چەند جارێک دەستکاری ماستەرپلانی کردووە کە نزیکەی 5 جارەکات ئێستا خانوەکان بوونەتە 1445 خانوو کە زیاتر لە 400 خانوو بۆ پرۆژەکە زیاد کراوە. ئەم 400 خانووە لەسەر حسابی شوێنی خەدەمات و سەوزایی و قوتابخانە. ئەمە بە پێی ماستەرپلانی یەکەم کە ماستەرپلانێکی زۆر ماقۆڵ و گونجاو بووە. بەم شێوەیە هاوڵاتیان بەم شێوەیە گرێبەستیان کردووە و خانوویان کڕیوە. بەشێک لەو هاوڵاتیانە کە گرێبەستیان کردووە ئەو خانوانیان هەڵبژاردووە کە بەردەمی باخچە و سەوزایی و پرۆژەی خزمەتگوزاری بووە، بەڵام لە 2008ەوە تا ئێستا دوای 17 ساڵ هیچ خزمەتگوزاریە لە پرۆژەکەیان نەکراوە. پێیان پەیوەندی کرد بە کۆمپانیای بەڕێزەوە، بەڵام بەڕێوەبەری کۆمپانیاکە وەڵامی پەیوەندیەکانی نەدایەوە. دواتر لە ڕوونکردنەوەیەکدا ڕایان گەیاند ئەو تۆمەتانەی خراوەتە پاڵمان ڕاست نییە و سکاڵای یاسایی لەسەر گروپی ڕا تۆمار دەکەین. پەرلەمانتارێکی کوردستانیش دەڵێت دوای بەدۆداچوون دەرکەوتووە کەموکوڕی هەیە لە پرۆژەکە و بەدۆداچوون دەکەن بۆ گرفتەکانی. بەداداچوون کۆمەڵێک کەموکورتی هەیە لە کۆتا ماستەرپلانە، جگەلەوەی کە ماستەرپلانەکانی تر بۆ پێیک ئەوان باسییان کرد گۆڕانی بەسەر هاتووە. ئێستا دیارە کۆمەڵێ داواکاریان هەیە کە داواکاری خەڵکە ئەمڕۆ ئەو داواکاریانیان لە ئێمە باس کرد و کۆمەڵێک نووسرا و کۆمەڵێک خاڵیان تۆمار کردووە. ئێمە وەکو برای بەڕێزم باسی کرد بە دوواداچوونی ئەو کەیساکەین لە کاتی خۆیان. بەشێکی زۆر لە بەشداروانی پرۆژەکان و یەکەکانی نیشتەجێبوون ئەم گلەییان هەیە، ئەوەی لە ڕێکلامی یەکەکان پیشان دەدرێت دواتر ئەوە نیە ڕادەستیان دەکرێت. بە تایبەت زۆرینەیان قوتابخانە و بنکەی تەندروستیان تێدا نییە و لە ڕووی سەوزایی و خزمەتگوزاریشەوە ئەوە نەبووە کە بانگەشەی بۆ کراوە و لە ڕێکلامەکاندا وا پیشاندراوە. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.